یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی نوێی فراکسیۆنەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاند، بەمەش مادەیەکی تری ڕێککەوتنامەکەیان خستە بواری جێبەجێکردنەوە. دەربارەی پێکهاتنی هاوپەیمانی فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سەرۆک فراکسیۆنەکانی هەردوو لا ڕایانگەاند پاش ئەم هاوپەیمانیە بە دەنگێکی بەهێزتر و کاریگەرتر لەسەر ئاستی عێراق و بەغداد بۆ داخوازیکردنی ئەرک و مافەکانیان کار دەکەن. دیارەمە یەکەم کۆبوونەوەی هاوبەشی هەردوو لامانە بە شێوەیەکی فەرمی. ئێمە پێشتریش هە لە ڕاگەیاندراوی ڕێککەوتنامەکە باس لەوە کراوە تەکیدەوە کراوە کە ئێمە بین بە یەک فراکسیۆن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دیارە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگاکان. گرنگترین خاڵ بۆ ئێمە لەم سەردانەی بەغامان و لەم کۆبوونەوە تەکیدمان لێ کردوێتەوە بژێوی خەڵک و بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە لە چوارچەوەی ئەم ڕێککەوتنامە سیاسیە. ئەمە پرۆژەیەکی سیاسیە بۆ چاکردنی گوزەرانی خەڵک، بۆ ئیدارەی کوردستان و بۆ پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێم لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان. چاوەڕوانەکەین و تەمەنا ئەکەین کە ئەم ئێتیلافە لە نێوان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەنگاوێک بێ بە ئاراستەی پتەوکردنی یەکدەنجی کورد لەگەڵ فراکسیۆنەکانی ترمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بتوانین لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بتوانین لە بەرژەوەندی ئەو نوێنەرایەتی کە خراوەتە سەرشانمان و ئەو متمانەیە کە خەڵکی کوردستان بە ئێمەی داوە بتوانین ئەدائێکی باشتر و بتوانین هەنگاوی کاریگەرتر بنین کە ئامانج لێی بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان بێت. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا یەکێتی و گۆڕان فراکسیۆنێکی هاوبەشیان لەسەر ئاستی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم ڕاگەاند، بەمەش هەردوو لا دەیانەوێت لەمە بەدوا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانش وەک یەک ئێتیلافی هاوبەش کار بکەن بۆ زیاتر داکۆکیکردن لە ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان. شاخەوان عەبدوڵڵا، بادینانسات، سلێمانی.